ئەزیزان سڵاوتان لێبێت من یادگار فایقم خۆشحاڵم لە دیبەیتێکی دیکەی تایبەتی کوردستان 24دا هاتوومەتەوە خزمەتتان دیارە ئەم بەرنامەیە ڕاستە و خۆیە بۆیە ئێمە هەوڵەدەین ئەم شەو لەگەڵ میوانە ئەزیز و بەڕێزەکانم قسە لەسەر وردە کە لە قۆناغی دوای کۆرۆنا نزیک ئەبینەوە پشتیوان بەخوا قسە لەسەر چاکسازیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم کە کۆمەڵێک خاڵی ئێجگار زۆری ئیجابی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی ڕاگەیەنراوە و ئەوەی چەندین ساڵ هاوڵاتیان داوایەکەن لە کەمکردنەوەی موچە و دەرماڵەی خاوەن وەزیفە پاڵاکان و پلە تایبەتەکان لە سەرۆکایەتی هەرێم لە سەرۆکایەتی حکوومەت لە سەرۆکایەتی و ئەندامانی پەرلەمان ئەنجومەنی دادوەری ئەنجومەنی پارێزگا ئەوەی هاوڵاتیان داوایان کردووە و لە پرۆژە یاسای چاکسازی جێگا کرابەوە پاشان کراب بە یاسا لێرە بەدوا وردەچێتە بواری جێبەجێکردنەوە و لە زمنیشیدا حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بەوە داوەکە ئەو مۆڵەتەی دراوە بەوانەی کە قەرزاری حکوومەتن کۆتایی هاتووە وردە میکانیزم و ڕێکارەکان دیاری دەکرێن بۆ وەرگرتنەوەی قەرزەکان ئێمە مەبەستمانە لەم بەرنامەی ئەم شەو بێگومان بابەتی جیاواز هەیە من نامەوێت لە پێشەکێکە زیاتر بڵێم چونکە دڵنیام ئەتانەوێت گوێتان لە میوانەکانم بێت زانیاری وردیان لایە هەرێک لە بەڕێزان کاک ساسان ئەونی وەزیری شارەوانی و گەشت و گوزار زۆر بەخێربێن کاک ساسان کاک ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆک وەزیران بۆ کاروباری ئەنجومەنی باڵای وەبەرهێنان و ڕاژەی گشتی ئێوەش بەخێربێن کاکە ڕێباز کاک سەروەر هاواری بریکاری وەزارەتی بازرگانی و پیشەسازی ئێوەش بەخێربێن سەر و سەرچاوم لێتان ناشارمەوە لە بینەرانیشی ناشارمەوە ئێمە پێمان خۆش بوو کاتێکی زیاتر بە بەرنامەکە بدەین و میوانی دیکەش لە دیبەیتەکە حزوریان هەبێ بەڵام بە حکمیەوەی کە ئێستا شاندێکی ئاست باڵای حکوومەتی هەرێمی کوردستان لە لایەنە جیاوازەکانی ناو حکوومەت لە بەغدان بۆ ئەوەی لەوێوە هەنگاوەکانی دان و ستاندن ببەنە پێشەوە و لە قازان جیاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەوێتەوە کاکە ساسان لە جەنابتانەوە دەست پێیەکەم ماندوو نەبن لێرەوە بچینە ناو باسەکەوە کە تا ڕادەیەک پرسیارێکی گشتیە چاکسازی بەنسبەت حکوومەتی هەرێمی کوردستانەوە دیارە هەر لە سەرەتادا کە کارنامەکە جەنابی سەرۆکی حکوومەت خوێندیەوە کارنامەکە کارنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی دیکە بوون هەموو خاڵەکان بە دانپێدانانی خۆیان جێگا کرابووە ئێستا هەنگاوەکان دەستی پێکردووە ئەم چاکسازیانە چەند گرنگن و چەند لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا دەبن بێگومان پرۆسەی چاکسازی لەدایکبووی ساتەوەختێکی دیاریکراوی ئێستا نییە کە لە قەیرانی کۆڕۆنا خەریکە ڕزگارمان دەبێ و ڕوبەڕووی هەندێک تەحەدیاتی تر دەبینەوە بەڵکو هەر لە بنەماوە حکوومەتەکە کە دروست بوو و وەک جەنابەت ئیشارەتت پێدا لە بەرنامەی کاری حکوومەت بابەتی چاکسازی یەک لە پێکهێنەرە سەرەکیەکانی بەرنامەی کاری ئەو حکوومەتە بووە و هەر لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونی شێوە بە ئاراستەی جیاجیا کاری لە بواری چاکسازی کردووە و لە ماوەی چەند مانگی ڕابردووی تەمەنی حکوومەت پێم وابێ هاوڵاتیان بە ئینسافەوە دەتوانن ئاماژە بە سەرکەوتنە گرنگەکانی حکوومەت بدەن لە چاکسازی لە هەموو بوارەکان لە دەوامکردن لە ڕاییکردنی مامەڵەی خێرای هاوڵاتیان و لە خۆدۆزینەوەی هاوڵاتیان کە حکوومەتی هاوڵاتیە و بە حقیقت ئەوە ژێکەکە لە دروشمەکانی کابینەی نوێم و بابەتی چاکسازی تەنها پەیوەست نییە بە بابەتی دارایی و داهات و سەرچاوەکانی داهات کە بێگومان ئەوە یەک لە ڕوکنە گرنگەکانی بابەتی چاکسازیە بەڵکو حکوومەت هەر لەو کاتەوەی کە دەست بەکار بووە لە بواری تریش چاکسازی بەردەوام کردووە چاکسازی لە هەیکەلێت کردووە و بەردەوامیشە لە چاکسازی لە هەیکەلێت چەندین لیژنەی تایبەتمەندی پێکهێناوە لەو بوارە چاکسازی لە بواری یاسایی پێداهاتنەوە و هەموارکردنی پرۆژە یاساکانی وەزارەتەکان و ئەو یاسایانەی کە پەیوەستن بە پێشکەشکردنی خزمەت گوزاری بۆ هاوڵاتیان چاکسازی لەو هەموو بوارانە کراوە بەڵام ئەمە ڕەنگە لە ماوەیەکی دوورتردا تۆزێک دەربکەوێت و هاوڵاتیان هەستی بکەن بەڵێ بەتەکید و ئەو بڕیارانەی کە دوێنێژ لە کۆبوونەوەی 27مینی ئەنجومەنی وەزیراندرا و پێشتر کە یاسای ژمارە 2 چاکسازی ساڵی 2020 لە پەرلەمانی کوردستان مسادقەی لەسەر کرا
و کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران پەیڕەوێکی تایبەتی بۆ جێبەجێکردنی ئەو یاسایە لە مانگی 4 ئقرار کرد ئێستا لە بەردەستی هەموو وەزارەتەکانەوە ئەو بڕیارانەی کە دوێنێ دەرچوون ئیلزامی وەزارەتەکان دەکا کە هەر لەو ڕۆوە دەستمان پێکرد کە یەکەم ڕۆژی دەوامکردن بوو لیجانی تایبەتمەند هەر وەزارەتێک بە پێی تایبەتمەندی خۆی لەو 6 بوارەی کە پەیڕەوی یاسای چاکسازی دەیگرێتەوە لەمە دوا دەست بەکاردەوە. سوپاسانەکەم دێمەوە خزمەتتان کاک ڕێباز دیارە بە حکمی ئەوەی ئێوە پێشتر لە وەزارەتی دارایی بوون وەکوترێت لەسەری هەڕەمەکە بوون و ئێستش پۆستێکی گرنگتان هەیە کە بە شێوەیەک لە شێوەکان بەرچاوڕوونی و ڕوئیای مستەقبەلی ئەدەن بە حکوومەت و شخصی سەرۆکوەزیران و جێگری سەرۆکوەزیران. قۆناغی دوای کۆرۆنا لە ڕووە داراییەکەوە چی لە هەکبەدایە بۆ هەرێمی کوردستان و بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و چۆن هاوڵاتیان لە سەختی قۆناغەکە تێبگەن بە تایبەت ئەو قۆناغی کە داهات بە تەواوەتی داهاتی ناوخواتە خوارد. بەڵام زۆر سپاس ڕاستەکەی من یەک تۆزەگەڕێمەوە دواتر ئێمە لە سەرەتای دروستبوونی کابینەی نۆ یەکەم هەنگاوەوە بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان وەفدێکی باڵای ناردە بەغدا لە ساڵی 2019 بۆ ئەوەی کە بە زووترین کات لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێبکەون و ڕێکەوتنامەیەکی زۆر باش کە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچەخۆران بوو و لە ڕووی دارایی لە ڕووی سیاسی لە ڕووی پەیوەندیەکان خاڵی زۆر باشی تێدا بوو بەڵام بەداخەوە بوو کە لە بەغدا ئەو مزاهرەتانە دەستی پێ کرد و ئەوەی وای کرد کە حکوومەتی عێراقی لە کابینەی بەڕێز عادل عەبدولمەهدی ئیستیقالەی کرد ئەمە دۆخێکی گەورەی گۆڕی لە عێراق و بە بۆی هەرێمی کوردستانیش ئێمە تووشی ئەو بەزمە بووین کە لەگەڵ عێراق نەمانتوانی کارەکانمان تەواو بکەین چونکە ئەگەر ئەو ڕێکەوتنامە جێبەجێ کرایەوە هەروەها حکوومەتەکە بودجەی ساڵی 2020 بناردایە بۆ پەرلەمان ئێمە مافەدارایەکانی خۆمان تاجێ کردوانێ و لە هەمووشی گرنگترەوە بوو کە چەندین ساڵە باسەکرێت مەسەلەی ئەوە بوو کە حکوومەتی هەرێم 250,000 بەرمیل ڕۆژانە تەسلیمی عێراق کات لەوەش ئەوەش تەسبیت کرابوو و ئێمە ئامادەیمان دەربڕی بوو کە ئەو کارە ئەکەین و تەواویش بوو. ئەوە خاڵێکی کە ئەوە بوو کە ئەو باشەیان جێبەجێ نەکرا لەبەرەوەی ئەوەی عێراقیش خۆی ئەوەی بەسەر هاو مەسەلەی دووەم مەسەلەی کۆرۆنا بوو. یعنی من حەزەکەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەرچاویان لەو خاڵا ڕوون بێت کە کابینەی نۆ لە یەکەم ڕۆژی کارنامەکەی کە جەنابی سەرۆکوەزیران خوێندێتێوانێ پابندە بە هەموو ئەو خاڵانەی لەو کارنامەیە خوێنراوەتەوە بەڵام کە زروفێک لە سەر و قودرەتی حکوومەتەوە بێت لە سەر و ئەو دەسەڵاتەوە بێت کە حکوومەت هەیەی یعنی بەڕاستی ئەوە جێگەی وەستانە لەسەری چونکە بەڕاستی ئێمە ئەوەی عێراقیش جێبەجێ نەکراوە مەسەلەی کۆرۆنا شاو بەسەرا مەسەلەی کۆرۆنا جگەلەوەی کە بەترسیەکی تەندروستی بوو لە هەموو جیهانە بەڵام لە هەمووی کێشەکەی ئەوە بوو کە قەیرانێکی گەورەی دارایی لە هەموو جیهانە دروست کردووە لە زەمنیشە عێراق و هەرێمی کوردستانیش بەڵام وەکو جەنابەت باسە کرد ئێمە ئێستا باسی دوای کۆرۆناکەین تەمان حەزەکەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان بیرەناری بەڕێز ئەوان لە بەرچاوڕوون بێت کە زەرمەندی یەکەم لە ڕووی داراییەوە حکوومەتی هەرێمی کوردستان ژمارەکانم لای حتمما لای ئێوەش یعنی یەک دێنە سەری بەڕاستی هەندێک جار لە هەندێک لاوە لە هەندێک سۆسیال میدیاوە لە هەندێک کەسەوانەیە کە هەز بەو مەسئولیەتە یاخود هەز بەو مەترسیە ناکات باسێواکەن کە حکوومەت بۆچی ئەمەندە دەوامی وەسەر دەوامی حکوومەتی خۆی ڕایگرتووە یاخود ئەم قەدەغی هاتوچووی درێژ کردوتەوانێت کاگرێ باز ئەم پرسیارەش بکەم کە ڕێک ینی گرنگە بۆ ئێستا لێرە و لەوێ گوێمان لێ بێ کە ئەم قەیرانە کە باس ئەکرێ بەهۆی کۆرۆناوە نییە بەڵکو قەیرانێکە دروست کراوە لە بنەڕەتدا بوونی نییە ئەمەیان چۆنە وایە من ینیویستم ئەو خاڵە بەڵم پێشۆی جەنابێشت پرسیارەکەی ئەو بەڕاستی ئێمە لە بەردەم مەترسیەکی گەورانی مەترسیەکە جیهانیە ئەوە نییە حکوومەتی عێراق دروستی کردبێ حکوومەتی هەرێمی کوردستان دروستی کردبێ ئەوە وڵاتە زلهێزەکانی وەکو ئەمریکا و چین و هەموو دنیا پێوەی سەغڵەت بۆ بەم بابەتە ئەمە بەشێکیشی بەشی دووەمیش کە منەڵم حکوومەت زەرمەندیەکان بووە حکوومەت داهاتی گومرگەواز داهاتی نەوتیش بێنە داهاتی گومرگەکانی داهاتی باجی ڕسوماتی وەزارەتەکانی هەمووی وەستاوە ینی زەرمەندی یەکەم حکوومەتە بەڵام تەمویلی حکوومەتی فیدراڵی
ئەوە مەسلەیەکی کێ بەڵام باسی خۆمانەکەم وەکو داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان ئێمە لە ڕابردووە کە عێراقیش بودجەی بڕی لە ساڵی 2014 یەکسەر خۆمان وەکو حکوومەت کۆ بووینەوانێ اعتیمادمان کردەوە سەر داهاتەکانی خۆمان لە نەوت و لە ناوخۆ بەڵام ئێستا ناتوانین اعتیمادیشکەینە سەر ئەوە هەم داهاتی نەوت نرخەکەی دابەزی و ئەوە شتێک نییە کە حکوومەت هێرێمی کوردستان دروستی کردبێەوە لە هەموو نرخەکانی لە بۆرسای عالمیە دیارە سعری نەوت چیلیات مەسلەی ئەوەی دووەمیژەوەی کە داهاتمان دابەزوێ لە بەری حکوومەت دەوامی نەکردووە و کۆرۆنا بۆ و هیچ جموجۆڵێکی بازرگانی بەڵام کاکە ڕێباز من لەسەر داهاتەکان و کەمبوونەوە و زیادبوونی واگەڕانەوەی هەندێک داهات لە ڕێگەی چاکسازیەوە دێمەوە خزمەتتان کاکە سەروەر ئێوە ینی لە وەزارەتەکەی خۆتان کە ناوەکەی زۆر ڕوونە بازرگانی و پیشەسازیە لە سەرەتای لە کۆتایی مانگی دوو لە سەرەتای مانگی سێ تا ڕادەیەکی زۆر قەلەقیەکی زۆر لە ناو هاوڵاتیان دروست بوو کە بۆ نمونە شمەک و خۆراک و ئەمانە هەمووی قەیرانی لەسەر دروست دەبێت و تەنانەت لە بازاڕەکانی هەندێک جار کە قەدەغیات چۆ درێژەکرایەوە بینی مارکێتەکان ژمارەیەکی زۆر خەڵک لی کۆ دەبوویەوە ئەو هەنگاوانەی ڕابردوو کە نراوە لەلایەن ئێوە وەزارەتەکەتانەوە لەلایەن جەنابی وەزیرەوە لەلایەن جەنابتانەوە چ گرنگیەکی بۆ قۆناغی لێرە بەدووا بێت زۆر سپاس کاکی یادگار البته کاتێکی باشە تەوقیتێکی باشە کە جەنابێت دوای ڕەوینەوەی خەمی کۆرۆنا ئەو دۆخی کە هاتوتە ئاراوە کە هاتە ئاراوە وەکو برای بەڕێزم کاک ڕێباز باسی کرد کە قەیرانێکی جیهانیە البته من دەمەوێت ئاماژە بە ڕۆڵی جەنابی سەرۆکی حکوومەت بکەم کە بەڕێزیان دەم و دەست لەسەر بابەتی کەمبوونەوەی خۆراک هاتە خەت و بڕیاریدا کە پێویستە بۆردێک بۆ سەرپەرشتیکردن و بۆ بەڕێوەبردنی خۆراک لە هەرێمی کوردستان دروست بکرێ چونکە ئێمە هەمومان وڵاتەکەی خۆمان ئەناسین و ئەزانین ژێرخانی ئابوووریەکەمان کەرتەکانی پیشەسازی کەرتەکانی بازرگانی خۆبژێویمان لە چ ئاستێکایە لەو ئاستانیە کە ئێمە ئەگەر بێت و سوورەکانمان لێدا بخرێ یاخود لەسەر چاوەی بەرهەمهێنانەکەەوە کێشە دروست ببێ کێشە بۆ ئێمە دروست نەبێ ئێمە بە حەقیقەت ئەگەر ئەو بازرگانی نێودەوڵەتیەی کە هەبوو هەرچەندە کێشەی تێکەوت لە ڕووی کاتەوە ئەویش بەهۆی گرتنەبەری ڕێوشێنی خۆپارێزی بەڵام جەنابیان فەرمانی کرد کە پێویستە بۆردێکی خۆراک لەسەر ئاسی هەرێمی کوردستان لە ژێر سەرپەرشتی ڕاستەوخۆی جەنابیان دروست بکرێ ئەم بۆردی خۆراکە بەڕێوەبردن و سەرپەرشتیکردنی خۆراک بکە ئەلبەتە لە سێ چوار لایەنەوە ئێمە کارمان لەسەر ئەوە کە یەکێک لەو لایەنانە ئەوە بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان توانی بووی کۆمەڵی هاوکاری لە خەڵکانی سەرمایه‌دار و بزنس کۆ بکاتەوە کە لێرەوە سوپاسیانەکەین و بەو بڕەپارەیە توانرا شمەکێک بکڕێ یعنی توانرا چەند ئایتمێک لە خۆراکی پێداویستی سەرەکی هاوڵاتیان وەکو ئاردە زەیتە نیسکە دۆشاوی تەماتێ ئەمانە بکڕێ بۆ کاتی قات و قڕی ینی بە حەقیقەت ئێستا کە قسەکەین ڕەنگە نەکەوتینە ئەو دۆخە بەڵام تۆ سەری چوار ئەمەش گرنگە وەڵامی ئەم پرسیارەش بینەوە ئەوەی کە دراسە کرابوو ئەوە بوو کە پێویستە ئێمە شمەکێکی زۆرمان لە ئەمبارەکانمان هەبێ لانی کەم بۆ 3 مانگ بۆ 6 مانگ هەر لەو جێگایانەیەوە جەنابی کاک کەمال مسلیم دکتۆر دارا دکتۆر ئاماژ دکتۆر ئومێد حزوری هەبوو باسی ئەمەمان کرد کە پێویستمان پێی نەبوو بۆچی ئەگەڕێ بۆ پێویستمان پێی نەبوو هەنگاوەکانی خۆپارێزی و ڕێنماییەکان و لایەن وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ڕێگەیان لەوە گر کە پێویستمان پێی بێت یان بە بێپلانی ئەم هەنگاوانەرە من حەزەکەم عەرزت بکەم بە بێپلانی نەبووە خەمی بەڕێز جەنابی سەرۆک بۆ برسێتی هیچ کەمتر نەبووە لە خەمی کوشندەی کۆرۆنا یعنی ئێمە ینی ئەو خەمە کەمتر نەبوو ئێمە لە دۆخێکا بووین کە ترسی ئێوەمان هەبوو وەکو باسم کرد سوورەکانمان لێدا بخرێ و نەتوانین زیاتر بازرگانی خۆراکی ئێمە لە تورکیایە لە ئێرانە لە جنوبی شەرقی ئاسیایە ئێمە ترسی ئێوەمان هەبوو کە لەسەر چاوەکانەوە ئەم خۆراکانە ئەو وڵاتانەش بە هەمان شێوە دووچاری کێشەی ئابووری دەبن احتیمالە بەرهەمهێنانیان نەبێت یاخود ترسەکانیان لە ئێمە گەورەتر بێت لەبەری نفوسیان زیادە و ڕێگە نەدەن ئەم شمەکە سەرچیانە ئەم پێداوی سەرچیانە هەناردە بکەن لە وڵاتی خۆیانەوە ینی ڕای بگرن و هەندێک وڵاتیش ڕایگرت بۆ نمونە رووسیا گەنمی ڕاگرت هەند برنجی ڕاگرت بەڵام ئێمە پێشەوە توانیمان پێداویستەکانی خۆمان بکڕین تابان ئەمە بە ئاسانی نییە بە کۆنتاشی بەردەوام لەگەڵ بازرگانەکان ئاسانکاریکردن بۆیان هەڵگرتنی کۆمەڵێ
ڕێوشتوێن لەسەر ئیجازی ئیسراد و تەزدید ئیعفاعات بە دوواداچوون لە سنوورەکان لە بازگەکان چونکە و کاتانە ئێمە دۆخیشی کەرنتینەی توندا بووین ینی هاتوچۆ زۆر بە ئەستەم هەبوو تۆوەرە بازرگان کاڵاو شمەک لە هەندەوە بێنێ لە تورکیاوە بێنێ بیگەێنتە کۆگاکان و بگەێنتە مارکێتەکان و خەڵک بتوانێت ئیسپادەی لێ بکە ئێمە هەوڵماندا و لەگەڵ ئەوە شاتوانیمان ئەوەی کە پێوترێ بەشە خۆراکی هاوڵاتیان کە لە بەغاوە بۆ کۆگاکانی سایلۆ و یاهات لەگەڵ ئەوە شەر بەردەوام توانیمان هەتا ئێستا بەشێ خۆراکێک دابش بکرێ و بەشی دووەمیش لە 145 تاوا بوو. سوپاستانەکەم کاک ساسان ئەگەر ئێمە ئێستا چاوێک بخینە سەر دۆخی بەغدا لە سعادنەوە 9 دەخولەکەەوە ئیتر وردە پەرلەمانتاران ڕویان لە پارلەمان کردووە بربژێر بۆ سەرۆکایەتی حکوومەت ئەگەر ئەمیش بە دەردی با بڵێن ئەگەر لە دکتۆر عادل عەبدولمەهدیەوە حسابی بکەین نەبێ بە چوارەم قوربانی نەچێت پێم خۆشە لێرەوە ڕەبتێکم بۆ بکەیتەوە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ئەم قۆناغی ئێستا ئەگەر دۆخی بەغداد تا ڕادەیەک هێمن بێتەوە کاریگەری ئەبێت لەسەر هەرێمی کوردستان بۆ ئەوەی هەناسەیەکی بەبەر بێتەوە و باشتریش هەنگاو بۆ چاکسازی و تێپڕاندنی قەیرانێکی دیکەی دارایی محتەمەل بنێت بە دڵنیاییەوە هەر ئاڵۆزیەک لە بەغدا و هەر پشێویەک لە پایتەختی فیدرال کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هەرێمی کوردستان دەبی و بینیمان ئەو ڕێککەوتنامەی کە پارساڵ کرا و کە دەبواە جێبەجێ بکرێ بەڵام بەهۆی دروستبوونی خۆپیشاندانەکان و ناڕەزاییەکانی بەغدا و ئیستیقالەکردنی کابینەکەی بەڕێز عەبدولمەهدی ئەوە پشتگوێ خرا و جێبەجێ نەکرا و بە هەمان شێوە ئیستیقراری حکوومەتی بەغدا و حکوومەتێکی هاوسەنگ حکوومەتێک کە دووربی لە نەعەراتی تائیفی و هەموو پێکهاتەکانی عێراق بە یەک چاو بەڕێزەوە تەمەشا بکە نەوەک تەنها ڕوئیای خزمەتگوزاریەکەی ڕوو لەلایەک بی و پێکهاتەکانی تر فەرامۆش بکە بە تاکید کاریگەریەکی زۆر ئیجابی دەبی لە سەر کوردستان باش و دامەزراوە باڵاکانی هەرێمی کوردستان زوو پێشوازیان لەوە کرد کە بەڕێز کازمی ببێتە سەرۆک وەزیران و ئەگەر ئەو حکوومەتە بکەوێتە سەرکار بە تاکید کاردانەوەی ئیجابی دەبی لەبەرچی لەبەرەوەی بە تایبەتی داهاتەکانمان ئەمە سێ جۆر داهاتمان هەیە و حکوومەت زۆر شەفافە لەو ئاشکراکردنی ئەو داهاتانە یەکەم داهاتیان ئەوەی فرۆشتنی نرخەکانی فرۆشتنی نەوتە داهاتە نەوتیەکان کاوەش لە ژێر چاودێری دیلۆیدایە و راپۆرتەکەی بڵاو دەکرێتەوە و بابەتێکی شەفافە باشە سەرچاوی دووەمان داهاتە ناوخۆییەکانمانە ئەوەی کە لە ڕسومات و زەریبە و ئەو بابەتانەوە دێ بابەتی سێمان ئەو موچە و بودجەیە کە لە بەغداوە لۆمان دێ کە بەداخەوە ئەوە هەموو جارێ دەکرێتە کارتێک بۆ ئازاردانی خەڵکی کوردستان لەوە چەندی لایەنە سیاسیە عێراقیەکان دەوریان هەیە و هەندێک جار ئەجێندای تریش دێتە سەر ئەو زەختەی لەسەر هەرێمی کوردستان دەکرێت بەداخەوە هەندێک خەڵکی پەرلەمانتاری کورد هەنا کە بەحساب نوێنەرایەتی خەڵکی کوردستان دەکەن لەوێ زۆر لە دژی مافەکانی خەڵکی کوردستانن و لە دژی ئەو موچە و ئەو داهاتن کە مەفروض وایە وەکو بەشێک لە عێراق لە بۆ هەرێمی کوردستان بێ بۆیە بە تاکید هەر ئیستیقرارێکی سیاسی لە بەغدا تەسیراتی ئیجابی دەبی لە بۆ سەر هەرێمی کوردستان و هیوا دەخوازین کە ئەو گرژانەی چەند مانگی ڕابردوو کۆتایی پێبێ و هەموو پێکهاتەکانی عێراق شایانی حکومەتێکن کە خزمەتێکی باش بکرێن و ئاستی بژێوی و ژیانیان لەبەرچاو بمبورە کاک ساسان هەندێک جار ڕەنگە من بچمە بواری جیاواز لە بواری وەزارەتەکەی خۆشتانەوە چونکە مە بە نسبەت هاوڵاتیانەوە گرنگە و ئێوەش لەناو کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران حەزورتان هەیە بار هەواڵی ناخۆش نەگا بە هاوڵاتیان بە پێی پێدراوەکان بە پێی معتەیاتەکان ڕێککەوتنی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی یعنی یەکێکە لە ئەگەرە سەرکەوتوەکانیان مەحاڵە لە ئێستادا چکەمە لە ناو وڵاتیان ئەوترێت بە هەموو شێوەیەک دەستیان ناوە بەڕووی حکوومەتی هەرێمی کوردستانەوە نایانەوێ مامەڵە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بکەن ئەمە تا چەندە وایە هاوڵاتیانی بەڕێز دەزانن و جەنابتان ئاگدارن هەفتەی ڕابردوو وەفدێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت
و ژمارەیەکی باڵا لەوە وەزیرەکان و کاربەدەستانی حکوومەت لە بەغدا بوون و خەریکی گفتوگۆ بوون و ئێستا بە هەمان شێوە هەمان وەفد لە بەغدانە و خەریکی گفتوگۆ و خەریکی دانوستانن و حکوومەتی هەرێمی نەگەشتونەتە ڕێگەیەکی داخراوە گینانە دەڕۆشتنەوە نا بەتاکید لە سیاست هەرگیز ڕێگەی داخراو نییە و بەردەوام بواری دانوستان و گفتوگۆکردن هەیە و نیەتی خێریش پێمان وایە هەندێک نیەتی خێریش لە بەغدا لەلایەنە سیاسیەکان هەنا بەڵام گرنگ ئەوەیە کە خەڵکی کوردستان و کورد لە بەغدا یەکدەنگ بێ و یەکڕەنگ بێ و زوو ئەو دەنگانەی کە لە دژی بەرژەوەندیەکانی خەڵکی هەژار و خەڵکی کوردستانن هۆشداریان پێ بدرێت و لەلایەن جەماوەرەوە بەسەیەکیان پێ بگوترێ کە چیتر دژی مافەکانی کوردستان نەبن لە بەغدا. سپاس دەکەم کاک ساسان. کاک ڕێباز ئەگەر چاوێک بخەیتە سەر تۆڕە کۆمەڵایەتیەکانی هەرێمی کوردستان بە دیاریکراوی فەیسبوک ئەبینی ئەوەندەی بێهیوایی بڵاو دەکرێتەوە و ئەوەندەی هەوڵ ئەدرێت کە سەنگەر بۆ لە دژی یەکتر و بەرامبەر یەکتر دروست بێ ئەوەندە خاڵە هاوبەشەکان تۆخ ناکرێتەوە. مەبەستم چییە لەم پێشەکیە کورتە؟ یعنی ئەگەر واز بێنین لە بڵین تەمویلی حکوومەتی فیدراڵ، واز بێنین لە ئەو تەمویلەی کە وەزارەتی سامانە سروشتیەکان بەخشیوێتی بە حکوومەت مەبەستم لە تێکڕای داهاتی ماگانەی حکوومەتی هەرێمی کوردستانە، واز بێنین لە تەمویلی هاوپەیمانانیش بینە سەر داهاتە ناوخۆیەکان بە شێوەی نەقد لە پێش کۆرۆنا 258 ملیار دینار زیاتر بووە. باشە بە دەقیقی ئاماژەم پێنەداوە بە نزیکەی. لە دوای کۆرۆنا باشە تێکڕای داهاتی ماگانەی حکوومەتی هەرێمی کوردستان داهاتە ناوخۆیەکان بە شێوەی نەقد دێت لە 258 ملیارەوە دێتە سەر 64 ملیار بەبێ کەسرەکان. داخستنی بازارەکان، داخستنی دام و دەستگاکان، داخستنی قوتابخانەکان، ناوەندەکانی خوێندن بە گشتی، چێشتخانەکان، کافتریاکان، یانە شەوانەکان هەمووی واز لێبێنین بینە سەر داخستن و وەرنەگرتنی ئەو داهاتانەی کە حکوومەت ماگانە دەگەڕایەوە بۆی. ئەو قەدەغی هاتوچۆ و ڕێکارانەی گیرایە بەر لە بەرژەوەندی حکوومەت بوویان دەکرا بڵێت چۆن ڕۆیشتووە وەکو سوید، وەکو بریتانیا، وەکو ئەمریکا باوا بڕوا هیچ جێگەیەک دانەخی. وڵی من لەگەڵ ڕێزم بۆ ئەوە برادرانی کە لە فەیسبوک بە جۆرێک شتێک گەنووسن، بەس من یەک پرسیارەکەم، یعنی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان دوور نەڕۆین بۆ وڵاتانی ئەوروپا، سەیری دوو وڵاتانی دراوسێمان بکەین، سەیری تورکیا و سەیری ئێران بکەین، بە هەزاران کەس عێراقیش کار بەردەوامە بە هەزاران کەس بوونە قوربانی، یعنی لە ژیانە نەمان مردن بەوەی کۆرۆناوە. یعنی من ئەمە لەوە تێبگەم ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەرم ئیجراعاتانەی جارێ ئێمە تقریباً بە 15 ڕۆژ بۆ 20 ڕۆژ پێش هەموو وڵاتێک کە و ئیجراعاتانەمان کرد ئەسڵەن لەناو کوردستان هەندێک قسە و باس پیا بوتیان بۆ ئەو حکوومەتی هەرێمە مشتاکە خۆشتا یەک حاڵەت لە هەرێمی کوردستان تۆمار نەکرا بوو. بەڵام ئەو قەراراتانی کە ئەنجومەنی وەزیران و جەنابی سەرۆکوەزیران یای قەرارێکی زۆر زۆر تەندروست بوو بۆ خەڵکی کوردستان، پێویستە کەس ئەوەی بیر نەچێتەوانێت. مەسەلەی دووەم مەسەلەی ئەوەی کە ئایا قسە باسێکە بێ لەسەرەوەی لە بەرژەوەندی حکوومەت من حکوومەتی هەرێمی کوردستان یەکەم زەرمەند بووە. جارێ حکوومەتی هەرێمی کوردستان یعنی بەسپاسێکی زۆرەوانێ بۆ وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ بە هەزاران کارمەندی خۆی هێنا بوو لەسەر جادەکان شەو ڕۆژ خزمەتی خەڵکیانە کرد، بێجگەلەوە لە پزیشک و لە تەمڕیز و هەمووانی کە لە کەرتی تەندروستیشیان کرد ئەوانە شەو ڕۆژ خزمەتی خەڵکیان کرد. یعنی بەعکسەوە بارگرانێکی زۆر گەورە کرایە سەر هەرێمی کوردستان. بێجگەلەوەش ئێمە ئەو کەرەنتینانانی کە هەمان بوو ئەوە هەمووی مەسرەفێکی زۆرە کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی کە بە شایەتی ئەو خەڵکانی کەرەنتین کراون کە باشترین خزمەتیان پێشکەش کراوە. بۆیە یعنی بەڕاستی ئینسان بە هەموو مرۆڤێک ئەگەر یەک تۆست تێگەشتوو بێ لەوە تێگا کە کەس نەیوتە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەکانی پێشەوە تا ئێستا کەم و کوڕی نەبووە یاخود باسی گەندەڵی کرێشتی ئەمانە هەمووی ڕاستن. بەڵام ئەوە لە حاڵەتی کوایە ئەمە تۆمەتێکی گەورەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە باس بکرێت. خاڵێکی کە ئەوەیە وەکو جەنابەت دوتت ئێمە
هەر لایەنە سلبیەکان نبینین لایەنە ئیجابیەکانیشی ببینین من وەکو باسم کرد کە نیەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکەم ڕۆژەوە ئەوە بوو کە لە پێناو خەڵکی کوردستان لە پێناودا زمانی موچەی خەڵکی کوردستان لەگەڵ بەغدا ڕێکەوی مەسەلەی دووەم ئەو چاکسازیانە بوو ئەو یاسایی چاکسازیە بوو کە نێرا بۆ پەرلەمان و بە زووترین کات کاری لەسەر کرا و لیژانی بۆ پێکێنراوە و هەموو ڕێنمایەکانی حاضر کرا و بۆی بە زووترین کات دەست پێ بکات لە پێناو ئەو گەندەڵی و یاخود ئەو کارە نائیداریانی کە کرابێت خێرا چارەسەر بکرێت بۆ ئەوی کە بەشێک لەو پارانی کە بە زیادە ڕۆیشتۆ بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان مەسەلەیەکی کە مەسەلەی نەوتە مەسەلەی نەوت هیچ لە تەقدیری نەحکومەتی عێراق نە هەرێمی کوردستان نە هەموو وڵاتانی کە نەوتە فرۆشن ئەوە بێت کە نرخەکەی بەو شێوازە بێتە خوارەوانێ یعنی ئەمانە هەمووی لە سەر و توانای حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەگەڵەوەش حکوومەتی هەرێمی کوردستان کۆڵی نەیاوە ئێستاش پلانێکی باشی ئامادە کردووە کە بۆ چاکسازی لە خەرجیەکانیش و لە داهاتیش و خۆڕێخستنەوەیکی بەپەلە بکات بۆ ئەوەی ئەگەر خوا نەخواستە لەگەڵ حکوومەتی عێراقیش نەگەشتینە نەتیجە کە من پێم وانییە بە عکسەوە گەین ئینشاڵڵا گەینە نەتیجە چونکە لەبەرەوەی هەموو ئەو مەرجانی کە ئەوانیانێ داوای کەن ئێمە ئامادەیمان دەربڕی و ئەو وەفدەی کە ئێساش بە سەرۆکایەتی بەڕێز جێگری سەرۆکوەزیران لە بەغدایە بە هەمان ئەو قوتەوە چۆتە بەغدا کە ئەنجومەنی وەزیران قەراریاوە چی بکات و هەموو وردەکاریانە ئێمە حاضرین لەگەڵ بەغاڕێکوین و خاڵێکی کەش کە زۆر گرنگە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بیزانن ئێمە لە ساڵی 2010ەوە لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێکەوتوین لەسەر باجیش و لەسەر گومرگیش و هەموو ئەو قەراراتانی کە لە قەراری سیادی ئیراوە لەسەر گومرگەکان ئێمە جێبەجێمان کردووە و ئیزدیواجەتی زەریبیشمان نێشتووە خەڵک جاری وایە بەڕاستی لە وەکو جەنا باسێکی لە فەیسبوک ئاڵێ ئاخر حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ئیلتیزامێکی جێبەجێ نەکردو بۆی عێراقواک بەڵێ ئەمە وتێت بەداخەوانیە بەڕاستی حکوومەتی عێراقی هەر پارەی ناردۆ حکوومەتی هەرێمی کوردستان یەک مەرجیان یەک خاڵی بەندەکان نەکردو بۆ بینەرانی بەڕێزیش مەسەنەن باسی سەر حدودەکانەکرێ ئەڵێن ئەو هەموو پارەیە چی لێت کە ڕۆژانە هەزاران سەیارە و ئەوە لەسەر حدودە یەکێک لەو خاڵانەی کە تەسیری لە گومرگی هەرێمی کوردستان کردووە ئەو کتاباتانەیە کە وەزارەتی کشت و کاڵ وەزارەتی بازرگانی وەزارەتە معنیەکان لە بەغدا ئەیکەن لە ڕێی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغاوە بۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانیەکان ئەڵێن مەسەرەن ئەم بارانە هاتووە یا لە دەواازەی ئیبراهیم خەلیل لە باشماخە لە یەکێک لە دەواازەکانی کوردستان ئەڵێەوە هی حکوومەتی عێراقا نابێت گومرگی لێ وەرگرن ئێمە ئیلتیزامان پێوە کردووە ئەوە یەکێکە بەسەوە بەسیترین خاڵە دەبەرەوە زۆر شتی کە هەیەکەمە لەگەڵ عێراق جێبەجێ من کاتمەوە خزمەتان باسێکش لەواکەین کە ئایا جێبەجێکردنی یاسای چاکسازی هیچ پەیوەستە بە هیچ ڕبتێکیە بە دابەزینی نرخی نەوتەوە یان ئەمە بابەتێکی دیکە من بابێمەوە خزمەتان قسەی لەسەرەکەین کاکە سەروەر بەنسبەت لەکسەر ڕاستەوخۆ لە دوای ئەو قەیرانەی کە کۆرۆنا دروستی کرد ئاڵوگۆڕە بازرگانیەکان پێ بە پێ ڕۆژ دوای ڕۆژ وردە کەم بوونەوە بە تەواوەتی تا گەشتە ئەوەی کە نەمێنێت کە ئاڵێم ئاڵوگۆڕی بازرگانی مەبەستم ئەو شتانە نییە کە لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە هاوردە کراون بۆ ناو مەبەستم لێرەشەوە ئێمە هەناردەمان هەبووە ئێستا ینی بۆ دەعامکردنی بەرهەمی ناوخۆ ئێوە چه هەنگاوێک لێرە بەدوا وردە کە بەرەو ئاساییکردنەوە ئەڕۆین سەبارەت بە کاری بازرگانان ئاسانکاری زیاتر بۆیان چه هەنگاوێکەنێن وەکو وەزارەتەکەی خۆت بەڵێ وەک عەرزم کردی سەبارەت بە هاوردە ئێمە هەموو ئاسانکارێکمان بۆ بازرگانەکان کردووە بۆ ئەوەی بتوانین کۆگاکانی هەرێمی کوردستان پڕکەین لە خۆراک لە خۆراکی سەرەکی لە خۆراکی ناوەندی لە خۆراکی کەمالی شتا ڕادەیەک بەڵام زیاتر جەختمان لەسەر هێنانی پێداویستی سەرەکی هاوڵاتیان کردوێتەوە سەبارەت بە ناوخۆ ئەڵبەتە لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نۆ گرنگجێکی زۆر تەواو بە بکردی پیشەسازی و کشت و کاڵ و بازرگانی دراوە بە تایبەتی ئێمە هی پێویستە بیل لەوە بکەینەوە کە ئیتر ناکرێت تۆ پشت تەنها بە یەک کرد بەسیوش کە کردی نەوتە لە دۆخێکی وەکو کرۆنا بۆمان دەرکەوت کە نرخی بەرمیلێک نەوت بۆ چەند دۆلارێک هاتە خوارەوە بۆ چەند بۆ نرخێکی زۆر بە زەرەر دەفرۆشرا ینی پارەی تێچوونەکەی خۆی دەرنەهێنایەوە لەو کاتانە تۆ گرنگی کردی پیشەسازی و خۆبژێوی دەزانی ینی بەڵام ئەمە پێشەوەی کە بابەتی کرۆنا هەبێ ئەمە ئەوە نییە کە بڵێن ئێستا دۆخی کرۆنا خەریکە ئەڕەوێتەوە و بیرمان لەوە کرد بێتەوە کە
پیشەسازی خۆماڵی و پیشەسازی نیشتیمانی گرنگی پێ بدەین ئەمە هەر لە کارنامەی سەرەتای دەست بەکاربوونی کابینینەوە لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڕوونی ئاماژەی پێکراوە. باشە جگە لە ئاماژە پێدان هەنگاوێک نراوە بە ئاراستەی هاڵپشتیکردنی کەرتی کشت و کاڵ کەرتی پیشەسازی بە تایبەت کەرتی پیشەسازی کە زیاتر لە طبعاً کەرتی پیشەسازی ئێمە ئەو کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان تەرجەمە کراوەتەوە وەکو نەخشە ڕێگا جارێکی تر لە وەزارەتی پیشەسازی و بازرگانیەوە دراوەتەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان کە پێویستە کەرتی پیشەسازی چۆن بگوژێنێتەوە. بۆ نمونە تۆ کاتێک دێی کارگەیەکی مافورچنی دادنی ئەمە لە اقتصادات پێوترێ خەلفیات و ئەمامیاتی هەیە تۆ پێویستە پەمووی بۆ بچێنی و لەم لاشەوە دەستی کار فراهەمەکەی بۆ هاونیشتیمانیەکانی خۆت یان هەم خەلفیەتی هەم ئەمامیەتی هەیە و ئەمانە هەمووی کراوەتە پلان طبعاً ئەم پلانە لە ڕێگەی تەستەی و وەبەرهێنانەوە نەخشەی بۆ دانراوە کە لە ساڵی ئایندە چەند پرۆژە ئیعلانەکرێ بۆ کەرتی تایبەت بڵاو کراوەتەوە لە چەند ڕۆژی پێشوو بەڕێز هەرۆکی دەستەی وەبەرهێنان ئەو شتەی بڵاو کردەوە و ئاماژەیدا کە ئەمەندە پرۆژەمان لەم بوارانە ئیعلانەکەین و هەر مستەسمرێک هەلی کار طبعاً هەلی کار ڕخسێنێ و طبعاً ئەمە ئامادەی ئەوێت حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بە بودجە دەبێت ئەلبەتە ئەلبەتە ئەم پلانە لە کاتێکا داڕژاوە کە حکوومەت لەسەر پێی خۆی بووە ینی ئەوە من کاتمەوە خزمەتت پێم خۆشە بزانم قەیرانی کۆرۆنا چ سوودێکی بۆ کەرتی پیشەسازیە بوو چونکە ڕائیەکەیە کە حکوومەت بەنیاز بۆ دامی بکات بەڵام لەبەرەوەی ئێستا داهاتی دابەزیوە وازەیەنێ بەڵام ڕایەکی شەیە کاڵێ نەخێر کەرتی پیشەسازی دوای ئەمە زۆر باش ئەبوژێتەوە تەنانەت ڕایەکە بوتیان خۆزگە بەغا یەک دینارمان بۆ نێرێ بۆی بە تەواوەتی اعتیماد بکەینە سەر خۆمان دێمەوە خزمەتان کاک ساسان یەکێک لە خاڵەکانی کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە بۆ بینەرانیشی خوێنمەوە بۆی بەرچاویان ڕوون بێڵە پێداچوونەوە بە نەسریە و پێشینەی وەزارەت و سەرجەم دامەزراوەکانی هەرێم لەلایەن ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی و ئابووری بە ئاراستەی کەمکردنەوەی بۆ نزمترین ئاست ئەگەر بڕوانینە وەزارەتی ئاوادانکردنەوە بڕوانینە وەزارەتی شارەوانی ڕەنگە بۆ ئێستای هەرێمی کوردستان زیاتر وەزارەتێک بن پێویستیان بە تەمویل بێت بۆی پرۆژەکانیان جێبەجێ بکەن بەڵێنەکانیان کە لە ناو کارنامەی حکوومەتیش جێگەکراوەتەوە حزبەکان جێبەجێ بکەن ئەمە کاریگەری نەرێنی لەسەر هەنگاوەکانی داهاتوو ئێوە نابێ بە تایبەت ئەو هەنگاوانەی کە لە کارنامەکەی خۆتان کە دابوتان بە ئەنجومەنی وەزیران و تەصدیق کرابوو دووبارە بۆتان گەڕابوو. پێشەوەی وەڵامی و پرسیاری بەڕێزت بدەمەوە لە سیاقی ئەو پرسیارانەی کە لە بەڕێزان کرا کە جەنابەت گوتت لەو ئیجراعاتانەی کە پێشتر کرا حکوومەت هاوڵاتی لە بەرچاوگر یا دۆخی دارایی لە بەرچاوگر دەمەوێت ئیزافەتەن لە بۆ قسەی هەردوو بەڕێزان ئیشارەت بۆ بدەم کە هاوڵاتی چقی بایەخەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە و حکوومەتی هەرێمی کوردستان و شخصی جەنابی کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هاوڵاتیان وەکو چقی بایەخ پێدانی حکوومەتی هەرێمی کوردستان تەمەشا دەکات بۆیە زۆر ئاشکرا لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەوەی کردە ئەولەویەت کە ئێمە پاراستنی خەڵکی خۆمان ئەولەویەتە ئابووری زەرێرە دەکەین بەڵێ بازار ڕادەوەستی بڵێ بەڵام گرنگ ئەوەیە هاوڵاتیەکی هەرێمی کوردستان خوا نەخواستە بەو پەتایە لە ناو نەچێت وایە بە دەرەجەیەک بڵاو نەبیتەوە کە هەروەکو ئەوەی لە وڵاتان گوتیان خۆتان ئامادە بکەن لە بۆ لە دەستچوونی ئازیزان بۆریس جۆنسن وەزیرانی بریتانیا بەدەقی ئەمەی دوێ بە تەکید ئەوە ڕوئیایەکە و ئەوە چقی بایەخەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و شخصی جەنابی سەرۆکی حکوومەتە کە هاوڵاتی چقی بایەخ پێدانەکە سەبارەت بە پرسیارەکەت ئەو بڕیارانەی کە درایەن هیچ کاریگەریەکی لەسەر دابینکردنی ئەو گوژمانەیە نییە کە لە بۆ بەردەوامی خزمەتگوزاریە گشتیەکان پێشکەشی هاوڵاتیان دەکرێت ئەوە لە بۆ ئەو پێشینانان کە فەرمانگەکان کاری خۆیان پێدەگرت ئەگەر جەنابەت ملاحەزەت کردی هەر لە بڕیارەکان تێیدا هەروەکو لە سەردەمی پەتای کۆڕۆناش ئاوی خواردنەوە دابینکردنی ئاوی پاشی خواردنەوە یەک ڕۆژیش ڕانەوەستا بەردەوام خاوێنکردنەوەی شار و شارۆچکەکان بەردەوام بوو خزمەتگوزاریە شارەوانیەکان بەردەوام بوون پاگراگرتنی ناوچە سەوزاییەکان و پارک و باخچەکان بەردەوام بوون و بە هەمان شێوەگەر لە بڕیارەکان ئێستا ملاحەزەتان کردبی هیچ تەسیرێک
لەو خزمەت گوزاریانە ناکا کە بەردەوام پێشکەشی هاوڵاتیان دەکرێت و تەنانەت کە بڕگەی دوور و درێژیشی تێدا و ئێستا استراتیژی حکوومەت لەو قۆناغا بە تاکید چەند خاڵک هەر وەکو ئەوەی کە لە قۆناغی کۆرۆنا پاراستنی هەوڵاتیان بوو دابینکردنی چارەسەری و دەرمان بوو و دابینکردنی خۆراک بوو ئێستا لەو قۆناغش استراتیجێکی تری حکوومەتی هەرێمی کوردستان گرتیتە بەر ئەویش یەکەم کەمکردنەوەی خەرجیەکان دووەم زیادکردنی داهات سێەم بەردەوامبوون لە پێشگەشتکردنی خزمەت گوزاریە گشتیەکان ئەو جا تەندروستیە شارەوانی هەموو سێکتەرەکان و دابینکردنی موچە بەردەوامی لە جوڵەی ئابووری و هەروەها سوکردنی باری گوزەرانی ئەو توێژانەی کە زەرەرمەند بوون بەهۆی پەتای کۆڕۆنا بۆیە چەند بڕیارێکی تێدایە لێخۆشببوون لە کرێی ئەو ماوەیەی کە نەیانتوانی وە کار بکەن هەندێک هاندانی تەحفیزی تێدایە بە لێخۆشببوون لە بەشێک لە ئەو ڕسوماتانەی کە چەند مانجێکە تاخیر بووە ئەوانە هەموو ئەو استراتیژەنە ئەو بەرنامەنە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەو ماوەیە دەیگرێت. زۆر بە کورتی قسەیەکشم بۆ بکەی لەسەروی ڕاگررتنی خەرجکردنی ڕاستەوخۆی وەزارەتەکان لە بەشە داهاتی خۆیان میکانیزمەکە چ گۆڕانکاریەکی بەسەردادێت کە ئێوە ناتوانن ڕاستەوخۆ لە بەشە داهاتی خۆتان پارە خەرج بکەن ئەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی ئێوە دوای ئەوە پێویستان بە ینی تەصدیق و ئۆکەی چ جێگەیەکە بێت ئەمە ڕۆتینات زیاتر ناکە؟ نا بەتاکید ئێستا لە بارودۆخێکی نائاسایین و ئێستا لە بارودۆخێکین کە مەفرۆز وایە هەموو داهاتەکانی هەرێمی کوردستان لە خزمەت ئەو استراتیژە بێ کە حکوومەت گرتوویەتێ بەر بۆیە ئاساییە کە هەندێک ئەو ئیشانەی لە بارودۆخی ئاسایی دەکرێت ئێستا ڕابگیرێ لە خزمەتی جێبەجێکردنی ئەو استراتیژە دابێت ینی ئەکرێ وەکو هەنگاوێکی کاتی سەیری بکەین بەتاکید ئێستا بارودۆخەکە کاتیە بارودۆخی دوای قەیرانە و لە دنیا هەمووی ئەزمەیەکەیە و بەشەکی کوردستانیشی گرتوتەوە بۆیە ئاساییە کە کارە ئاساییەکان ئێستا ڕابگرین هەمووی لە خزمەت استراتیژی تێپەڕاندنی قەیراندا. سوپاستانەکەم کاک ڕێباز بەرزبوونەوەی نرخی نەوت کاریگەری دەبێت لەسەر خاوبوونەوەی هەنگاوەکانی چاکسازی؟ وەڵام من وردە من پرسیاری زۆرتان لێکەم کرد دێمە سەر بروسکە پرسیار چونکە نزیکەمەوە لە کۆتایی جەناب پرسیارێک ویستم بچمەوە سەرەوە ئەوە بچمەوە سەرەوە ئەسڵەن کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بە چاکسازی دەستی پێکردەوە نەڕەبتی بە کۆرۆناوەیە نەڕەبتی بە دابەزینی نرخی نەوتەوەیە باشە بۆیە یعنی نەبەرزبوونەوەی نرخی نەوت تەسیریەکەت نە دابەزینەکەشی بە پێچەوانەوە هەر لە سەرەتاوە ئەم کارنامەی کابینینەوە بۆ چاکسازی بووە بە زووترین کات کار لەسەرەوە کراوە کە پرۆژه یاساکە لە ئەنجومەنی وەزیران تەواو کراو نێرا بۆ پەرلەمان و پەسەند کرا و ئێستاش هەموو ڕێکارەکانی گەڕانەوە نییە بۆ قەرزی کۆن بەڕست کاکساسان ئاماژەی پێیا کە وەزارەتەکان هەر لەم ڕۆ دەستیان کردو بە ئەوەی کە هەرێکە و لیژانی خۆی بەپێی وەزارەتەکان لەبەرەوە هیچ پەیوەندی بەوە نیە لە نرخی بوێ بە $100 حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازی ئەکات و ئەشبێ بیکات چونکە بەڕاستی ئەو خەرجیە گەورەیەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەکرێت داهات زۆر لەوە زیاتریش بێت جا لە نەوت بێ لە هەشتێکی کە بێ یعنی ئەبێت تەوازن و هاوسەنگی بگەڕێتەوە لە بینی خەرجی و لە بینی داهاتە ئەمە لە هەموو شتێک گرنگترە ئەمەش سەرەتا بەم چاکسازیانە ئەکرێت کە دەستی پێکراوە چاکسازیەکە لە هەردوو بوارەکە لە خەرجیەکەشی و لە داهاتەکەشی چونکە بەڕاستی وەکو لەو خاڵانی کە لە ڕێخستنەوەی داهاتەکان ئەتیاتی لاوەی ئەنجومەنی وەزیران قەرایی لێەوە لەسەر حدودەکان گەندەڵی هەیە نایاسایی هەیە قاچاق هەیە لێخۆشبوونی گومرگی هەیە ئەمە بێت چارەسەر کرێت مەسەلەی لێخۆشبوونی گومرگی حەزەکەم لەسەر خاڵێکی بۆستم ئەوەی بە یاسا بووە ئەبێت وەکو خۆی بەردەوام بێت بە تایبەتی بۆ هاندانی وەبەرهێنەران چونکە ئەوە یەکێکە لەو خاڵانی کە وای لە وەبەرهێنەری دەرەوە و وەبەرهێنەری ناوخۆش کردووە کە لە بواری وەبەرهێنانە کارکە لە هەرێمی کوردستان بەڵام پێویستی بەڕێخستنەوەیە یعنی جاری وای خەڵک هەر ڕووی لە حکوومەتی هەرێمی کوردستانە بەڕەخنە بەڵام لەگەڵ ڕێزم تەمان من قەزدم لە هەموو وەبەرهێنەرێک نییە بەشێکیان ئیستیقلالی ئەم جۆرە یاسایان کردووە کاتێک تۆ پرۆژەیەکی بۆ نمونە نیشتەجێبوونە هەیە 1000 شوقە دروستەکەی تۆ بە قەدەرە و 1000 شوقەیە بۆت هەیە لە
گومرگەکان عفوو بیت بە پێی یاساکە بۆ هێنانی ئەو کەلوپەلانی کە تۆ 1000 شتوقەیە دروستەکەی بەڵام ئەوانەی استقلالیان کردو هەندێکیان زیاتر لە دایان بەشی دایان 1000 شتوقیان هێناوە هاتون لە گومر خۆی بەخشراوە هاتو لە بازارەکانە فرۆشتێتی ئەمەش ئەبێ پێویستی بە ڕێخستنەوە هەیە بەڵام لە گەورەترین خاڵ کە پێویستە لە بڕیارەکە شایە و ئیشی لەسەر بکەین و بە زووترین کات چارەسەریکەین لێخۆشببوونی ئەو شەریکاتانی نەوتە کە بە پێی یاسا نەکراوە لە ڕابردووە کە عقدیان لەگەڵا کراوە بۆ ئەوەی کە ئەو ئینتاجی نەوتەی کە لە هەرێمی کوردستان ئەیکەن نرخەکەی کەمکەنەوە و توانە لە گومرگەکە شتان عفوەکەین بۆ هێنانی ماوادەکانتان بەڵام ئەوەش جارێکی استقلال کراوەوە بۆ ئێستا ئەوە ناهێڵڕێت بە پێم بڕیارانەیە بابەتێکی دیکایە پێویستی بەڕوونکردنەوەیە بۆ نمونە ئێمە کۆی خەرجی ماگانەی حکوومەت هەرێمی کوردستان کە دێتە باز دێتە سەرباسی خەرجی و بەرهێنان 45 ملیار دینارمان هەبوو لە یەکێ لە خاڵەکانی چاکسازی ئەڵێت ئەگەر بە خێرایی بۆم بدۆزرێتەوە ڕاگررتنی خەرجەکانی بودجەی وەبەرهێنان پرۆژەی وەزارەتەکان و ئەمە ڕوون نییە لای خەڵکانی وەبەرهێنانە وەستێت با عرزەکەم ئەمە تۆ کە تۆ حاڵەتێکی ئیسtisنا و تووشە بێت ئێمە ئێستا لە گەورەترین حاڵەتی ئیسtisنایی نەک ئێمە عێراق و هەموو دنیاش ئێمە ئەمانەوێت خەرجیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەم کاتەیە تایبەت کەین یەکەم شت بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە هەموو شتێک گرنگتر مەسلەی دووەم خەرجی پێداویستەکانی وەزارەتە خزمەتگوزارەکان بە تایبەتی وەزارەتی تەندروستی شارەوانی کارەبا اینجا ناوخۆ ئەمانە وەزارەتی خزمەتگوزاری نابێ بوەستێنرێ بۆیە یەکەم جار ئەو خەرجانە دوای موچە بۆ ئەوانە دابی نەکرێت بۆیە هەمووی کۆکراوەتەوە یەتە وەزارەتی دارایی دروست ناکە لای خەڵکە کەمکردنەوەی و ڕێخستنەوەی موچەی پلە باڵاکانیش کاتی بێت نەخێر ناخێر ئەویان کاتی نییە و زۆر شتی کەژەکرێت و زۆر جارێک خاڵ هەیە کە زۆر گرنگە حەزەکەم دڵنیایی بم بە سەررجەم موچەخۆرانی کوردستان کە هیچ قەلەقیەک یاخود هیچ شتێک لایەن دروست نەبێت ئەوەی بە یاسا موچەی خۆی هەیە بە هیچ شێک دەستکاری موچەکەی ناکرێت بەڵام خەڵکانی نایاسایی بندیوار وەهمی خەڵکێ دووسێ موچەوەرەگرێ ئەمانە دەرماڵی زیاد ئەمانە دەستکاری ئەکرێت یعنی هیچ کەسێکە بە حەقی خۆی موچەوەی هەیە بە هیچ شێک دەستکاری ناکرێت لە هیچ ظروفێکە سپاسانەکەم کاتمەوە ئەوەندەی کات بوارمەدا قسە لەسەر وەرگرتنەوەی قەرزیش لە کۆمپانیا و بەرهێنەرەکان دەکەین کاک سەروەر بەنسبەت گەنمی جوتیارانەوە حکوومەتی هەرێمی کوردستان چه هەنگاوێکی ناوە بۆ ئەوەی گەنمی جوتیاران هێندە هەرزان فرۆش نەکرێت بە بەغدا و ڕێژەیەکی زۆر کەمی شوەر بگرێ بۆ نمونە لە 2019 لە وردە گفتوگویەکی پێش بەرنامەکە ئاماژەتان پێدا کە هەڵەنە 900 تەنم گەنممان هەبوو ڕێژەیەکی زۆر کەمیان وەرگتووە بێگومانم ساڵیش ئەم تەجروبەیە دووبارە بێتەوە دوای دوورینەوەی گەنم اینجا مەرەزە و برنج دێت اینجا یەک دنیا کێشەی تر ساردکردنەوە لای جوتیاران دروست دەکات ئێوە چۆن هەنگاویان بۆنێن ئەگەر کورت و پوخت بێ سوپاسانەکەم کێشەی گەنم کێشەیەکە ساڵانە دووبارەوێتەوە ئێمە لە کوردستان زەویشی بە پیتی باراناوی باشمان بۆ چاندنی گەنم هەیە ئەم گەنمە ساڵانە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان نزیکەی ملیۆنە تەن بەرهەمە هێندێ بەڵام ئەوەمان لەبی نەچێت گەنم لە نەفقاتی حاکیمە لە بەغدا سەرفەکرێ ینی هەرێمی کوردستان تەداخل لە کڕینی ئەو گەنمە ناکە چونکە ئەو گەنمە حکوومەتی عێراقی ئەیکڕێت وەکو چۆن دەرمان لە نەفقاتی حاکیمەت دەیکڕێ و جارێکی کە ئینێرێتەوە بۆ کوردستان و دابەشی سەر ئاشەکانی یەکرێ و لە ڕێگەی بیتاقی خۆراکی و ئەوانەوە تەوزی ئەکرێ جا بێمە سەر بابەتی ئەو کێشەی کە ساڵان دروستە بێ کێشەکە لەوەیە کە پارەی گەنم لە موازنەی ئیتیحادی سەرفەکرێ ئەم پارەیە بۆ هەرێمی کوردستان با بڵێن پارسا لە ساڵی 2019 لە سەدا 12.67 دانراوە بە گوێرەی ڕێژەکە بەڵێ بە گوێرەی ڕێژەکە داناوە بەڵام بۆ جنوب و بۆ وەسەد کراوەیە بۆ جنوب وەسەد چەند گەنمیانە بێ لەیان وەرەگیرێ 6 میلیۆن تەنیانەیە 5 میلیۆن تەنیانەیە بەڵام بۆ کوردستان ساڵی پار نزیکەی ملیۆنێ تەن گەنم بەرهەم هاتووە 354,000 تەن گەنم لە جوتیارەکان وەرگیراوە جوتیارەکانی ئێمە ناچار بوون فەلاحی عەرەب لە ناوچەکانی حەویجە لێرە لە خازل لە هەر شوێنێک عەرەبەیە هاتوون ئەم گەنمەیان بە هەرزان فرۆش لە جوتیارەکانی ئێمە کڕیوەتەوە و جاریی کە بردویانە خۆیان بە عێراقیان فرۆشتەوە بە نرخی پاڵپشتی کراو ئەوەی کە پێوترێ مەدعوم بە نرخی مەدعوم فرۆشتیان چونکە لە بازارە ئەو نرخە ناکە بە حەقیقەت ڕەنگە 350 بکات باشە چی بەنسبەتە و پرۆژەی حکوومەت کە پەسەند کراوە لە ڕۆژانی ڕابردوو بۆ پەسەندکردنی پرۆژەی گەنمی یان کڕینی گەنمی جوتیاران لەلایەن کەرتی تایبەتەوە ئەمە
چ کاریگەریەکیە بێت لەسەر جوتیارانی هەرێمی ئەلبەتە کوردستان ئەگەر حکوومەت لەمڕۆوە هەمووشی نەبێ ڕێژەیەکیان لێ بکڕێت. ئەلبەتە زین چۆنە مەسلەی گەنم وەکو عرضم کردی سلعێکی استراتیژیە لە هەموو وڵاتێکە، ئەنی پێگەیەکی باڵای هەیە بۆ ئاسایشی خۆراکی وڵات، بۆ ئەمنی اقتصادی، بۆ ئەمنی نیشتیمانی وڵات. جوتیارەکانی ئێمە هەل لە ڕووی دەرونیشەوە ساڵانە تووشی شکستە بن، ینی ئارەزووی چاندنی زەویەکانی خوانیان نابێ. ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگەیەک دۆزێتەوە بۆ ئەوەی ئەگەر لە موازنەی ئیتیحادی بێ لەو پارەیە بێ کە لە حاکیمە سەدا دوانزەکە زیاد بکرێ، چونکە ئەوە لە بین نەچە کاکی یادگار، ینی هاوکێشەیەکی زۆر سیر هەیە. بۆ نمونە حکوومەتی لە هەرێمی کوردستانە نزیکەی ملیۆنە تان گەنم بەرهەم هێنراوە، 354,000 تەنی وەرگیراوە، بەڵام حکوومەتی عێراقی 696,000 تەن گەنمی داوەتەوە بە بەجوتیارەکان. یعنی چووە گەنمی لە ناسریەوە مناقلە پێ کردو بۆ هەرێمی کوردستان، بەڵام گەنمەکە هەرێمی کوردستانی وەرنەگرتووە لەبەر ئەوەی بڵین تهدیدی کردووە کە هەرێمی کوردستان پێویستەوە بکرێ. بە حقیقت حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە ڕێگە چارەیەک بۆ کڕینەوە یاخود بە بازارکردنی با بڵێن، من ناڵێم کڕینەوە، تەسویقی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان بکە. سوپاسانەکەم من کەمتر هاوڕێیانم پێ مەڵێن کەمتر لە 4 خولەکم ماوە. کاک ساسان، ئەم پرسیارە زۆرەکرێت بە کۆمنتی شاتووە بە نامەش پێشتر بۆمان نێراوە، هاوڵاتیان مەبستیانە وەڵامێک وەربگنەوەڵێنەوە زۆر باشە حکوومەت لە کریەکانی خۆی لەو بابەتانە خۆش بۆ ئاسانکاری زۆری کرد، ئەوەی سوودە وەری نەگرتەوە چی بەڵام چی بە نسبەت ئەوەی حکوومەت هەرێم هەنگاوێک بنێت بە نسبەت ئەو خەڵکانەی کە کرێچین بیکا بە بڕیار نەک بڵێ هەر کەسێک لە کرێچیەکە هەر ساحب مڵکێک لە کرێچەکەی خۆی خۆشە بێت دەستی خۆش بێت و کارێکی باشی کردەوە. ینی بۆ هەنگاوێک بەم ئاراستەیە نانرێت، چونکە خۆتان ئاگادارن هاوڵاتیان لە ماوەی کەرنتینە لە دۆخێکی زۆر نائاسایی و ناخۆشدا بوون، وە کرێموڵکەکانیان ڕەنگە بە 4 مانگیشکردن نەتوانن دەری بێننەوە بە ئەگەر قازانجەکانی حسێب بکەن. ئەمە گرنگە هەنگاوی بۆ بنرێت، زۆر بە کورتی بێ سوپاس دەکەن. بە تاکید پێم وایە بەشەکی خێرخوازان و خاوەن مڵکەکان بەبێ ئەوەی ئەعلانی بکەن ئەو هەنگاوەیان خۆیان نا، بەڵام کە ئەگەر بابەتێکی شەو خەمەکی جەماوەرە و خەمی خەڵکە، بە تاکید حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە لە بەرچاو دەگری و دیراسەی دەکا، بەڵام ئینسان ناتوانێت هیچ وعدەک بدا. شایانی دیراسەکردنە و شایانی لێوردبوونەوەیە. پەیامی خۆشتان ئەوەی حکوومەت لە سەری بوو بە تایبەتی بەرامبەر هاوڵاتیان لە بارسوکردن کردی و لە بۆ لەمە دواش دەمانەوێ هاوڵاتیانی خۆشەویست دڵنیا ببنەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی هەڵقڵاو و هەڵبژێردراوی خۆیانە، حکوومەتی هاوڵاتیە، حکوومەتی خزمەتکردنە، حکوومەتێکی کارایە، حکوومەتێکی جددیە، دڵسۆزانە هەنگاوەکانی خۆی دەنێ و هەموو کارێکی و ڕوئیای جەنابی سەرۆکی حکوومەت و تیمی وەزاری وەکو یەک تیم بەبێ جیاوازی لە هەموو سێکتەرەکان هەم بایەخ پێدەدا، هەم کار دەکا و هەم خزمەتی هاوڵاتیان دەکەین و دڵنیای هاوڵاتیانیش دەکەینەوە چۆن حکوومەتی هەرێمی کوردستان توانی ئەزمەی کۆڕۆنا و پێشتریش ئەزمەکانی دی بەسەرکەوتویی ببڕێ لەو تەحەدایەش دەیکەین سەرکەوتو دەبین. بۆی هاوڵاتیان لایەن ڕوون بێت کە تا ئەو ساتەی ئەو لایەنانەی لە ناو حکوومەتن بەرپرسیارن لە هەموو خاڵە گەشەکان و سەرکەوتنەکانی حکوومەت و بەرپرسیارن لە کەم و کوڕەکانیش ئەگەر هەبێ هەر هەموو لایەنەکان پێکەوە. کاک ڕێباز، داواکاریەکی تا ڕادەیەک مەحاڵمەیە لە یەک خولەکە وەڵامی دوو پرسیارم بیتەوە. یەک سەبارەت بە لامەرکەزی کە ئەوتری حکوومەتی هەرێمی کوردستان زۆر هەنگاوی بڕیوە تا گەیشتووە بەمڕۆ، بەڵام ئێستا دروستکردنی حکوومەتێک لە ناو حکوومەتێک تا ڕادەیەک چ کێشەیەک دروستەکە و دوو بە چ میکانیزمێک قەرزی کۆمپانیاکان و بەرهێنەرەکان وەردەگیرێتەوە. زۆر سوپاسانەکەم. بەنسبەت لە مەرکەزیەوە لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستانە لە سەرەتای دروستبوونی ئەم کابینەیە بە واضحی وتراوە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ لا مەرکەزیەتایەوە لە ڕابردوشتا ئەمە باسکراوە. منەوە نووسراوێکی خۆمە لە 22/9/2015 کتابمان کردو بە ئەنجومەنی وەزیران کە وەکو وەزارەتی دارایی ئەمە لەگەڵ لا مەرکەزیان بۆ هەموو شارەکانی هەرێمی کوردستان. بەڵام یەک خاڵکە گرنگە ئەوەیە کە بە خوێنی هەزاران شەهید چیانی هەرێمی کوردستان دروست بووە، ئەبێت نیەتەکە ئەوە نەبێت کەم هەرێمە لەت بێ. ئەگینا
حکوومەت هێرێمی کوردستان لە ڕووی ئیداریەوە و لە ڕووی شۆڕکردنەوەی دەسەڵات لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ سەر جەم حافەزەتەکان هاوڕاین و ئیشی جدیشی لەسەر کراوە و لە دواکۆبنی ئەنجومەنی وەزیرانی شەباز کراوە. مەسەلەی دووەمی قەرزەکان بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 4 میلیارد دلاری لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بازرگانەکان. طبعاەمە بەشێکی ئەو بازرگانانە ئەوانن کە نزیکەی تقریبا 750 میلیۆن دلاریان لایە کە بۆ کاری بازرگانی وەریان گرتووە لە هەولێر و دووەک بە لە 11 فایدە لە سلێمانی بە لە 108 دۆریان گرتووە. مەفروض بوو لە کاتی خۆیان بێننەوە، بەڵام ئەو هەموو قەیرانەیەک لە دوایەکانی لە ساڵانی 2014 تا ئێستا های هەموو ساڵک بۆیان تەخیر کرا و کە فایدەکەشیان نەیەوە. مەفروض ئێستا بێننەوە لەبەری وڵاتەکە لە قەیرانایە. قاڵێک کە جەناب تەڵی چوو بە چ میکانیزمێکیانەوەی بێننەوە. میکانیزمی دووەمیانەوە ئەو مڵکانەی کە خەواندویانە بەرامبەر بەو بەڕەپارەیە حکوومەت هێرێمی کوردستانەکە نەیگەڕنەوە ناچاروی خاتە مزایدەوە. ناتوانم دواپەیامی جەنابتان وەربگرم ئەبێ بمبووری کاک سەروەریان. کاک سەروەر هاواری بریکاری وەزارەتی بازرگانی و پیشەسازی کاک ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆک وەزیران بۆ کاروباری ئەنجومەنی باڵای وەبەرهێنان و ڕاژەی گشتی. کاک ساساناونی وەزیری شارەوانی و گەشت و گوزار زۆر سوپاس ماندوو نەبن. سوپاس بۆم دەرفەتی بێمەتان بەخشی. بەڵێ بینەرانی زێدە ئەزیز ڕێزی تەواوی هاوکارانم قبول بکەن ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن. خواتان لەگەڵ.